بەهای ڕێز لە ناو خەڵکە کەم بۆتەوە کە ئەمە خۆی سەرەتا لە وڵاتانی ئەوروپاوە ئەم بابەتە هاتووە لە ڕۆژ ئاواوە ئەم بابەتە هاتووەتە ئەتوان بڵێم کوردستان لەم چەند ساڵەی دواییە هەستەکەی ڕێزگرتن لە بەتەمەنەکان و لە کەسە گەورەکان وردە وردە کزی کردو کەم بووە کە ئەمەش هۆکارەکەی بەشێکی ئەوروپا بووە لە ئەوروپا بە حکمی ئەوەی کە خەڵک ژیانکردن لەوێ و ژینگەی ئەوێ بە شێوازێکی تر بووە گەشتون بە ئەنجامێکەوە ئینسانەکان بە تەنها بۆ خۆیان ژیاون ینی لە ئەوروپا ئینسان ئیتر خۆی بۆ خۆی سەرپەرشتیاری خۆیەتی خۆی گەورەی خۆیەتی لە کاتێکە کە خێزان هەڵوەشا کە کاتێک گرنگی بە خێزان نەدرا وردە وردە کەسایەتی ئینسانەکان پەرت ئەبێت کە ئەمە دروست بوو لەوێ بۆیە سەیرەکەی زۆرینەی ئەوانەی کە خاون تەمەنیان زۆرە یا لە خەڵوتگەی پیری ژیانە بەنەسەر یا لە ماڵێکا بە تەنها ئەژیکە ژیانێکی زۆر سەخت و ناڕەحەت بەڕێەکە ئەکرێ خەڵوتگەی پیری لایەنە مادیەکەی جەستەیی معنی لایەنە مادیەکە پڕکاتەوە بەس لایەنە ڕۆحی و لایەنە ئینسانەکەی پڕ ناکاتەوە ئەو کەسە هەمیشە چاوەڕێی پڕکردنەوەی ئەو دووبارەی ترەوەکو ئینسانێک مامەڵی لەگەڵ کرێ و لایەنە ڕۆحی سۆزدارەکەی کەوا لە خێزانێکا بژی دیارە پریشکی ئەمە بە خێرایی بەرەو کوردستان و بەرەو وڵاتانی ئیسلامی وڵاتانی عەرەبی هات کە ئێمە پریشکێکی گەورەمان بەرکەوت خەڵک وای لێ هات کە وردە وردە ڕێز بۆ گەورەکان کەم بوویەوە ئەمەش کۆمەڵی هۆکار هەیە بۆ ئەوە یەکێ لەوانە ڕاگەیاندن چەند ئەتوانێت خزمەت بەڕووە باشەکەیەکە ئەوەندەش خزمەت بەڕووە سلبیەکەیەکە لە ڕووی ئەفلامەکانەوە زۆر جار مسوکایەتی کردن بە خەڵکی بەتەمەن لە ڕووی مەسەلەن هەنێ بەرنامەوە لە ڕووی خستنەوەکو بڵێن دەرکردنی کۆمەڵێک گەنجوا لێ بکەیتەوە ئازادە چۆن مامەڵەکە بەرپرسیارەتی بەسخۆی لەسرە ئەنانی فێرکردنی گەنجانە ئەمە وای کردووە لە ڕێی ڕاگەیاندن میدیا بە هەموو ئۆرگانەکانیەوە ئەم کێشە وردە وردە لە ناو گەنجا زیادکە یەکێکی تر لەوانە لە ناو خێزان خودی خێزان خۆیە کاتێکەوە گەورەتر ڕێز ناگرێ لە مەسەلەن لە باوک و دایکی مناڵەکەیشی بە هەماشێەوە ئەچێتە سەر ڕێژکەکەی دایک و باوکی یا لە کاتێکا کە ئەو پێشتر ڕێزی نەگرتووە لە کەسە بەتەمەنەکەی ئەمڕۆکە خۆی بەتەمەن بووە ڕێزی لە ناگیرێ کە ئەمە کەمە تودین و تودان هەرکەس چۆن مامەڵەکە ئەبۆ شکڵە مامەڵی لەگەڕکرێ هەر ڕێزگرتن لە بەتەمەنەکان قەرزە ئەبێ بیدەیتەوە چەند ڕێزی لێ بگری ئەوەندە وەریەگریتەوە چەند ڕێزی لێ نەگری دیسان بە هەماشێەوە بۆ شکڵە ڕێز لێ ناگرێ یەکتر لەوانە ئێمە لە ڕووی پرۆگرامی پەروەردەمانەوە پرۆگرامێکی بۆ نمونە لە کتێبی کۆمەڵایەتی سیر کە کۆمەڵایەتی چیتیایە کە گرنگە یەکێ لە بابەتی کۆمەڵایەتی ئەوەیە کەوا چۆن مامەڵە بکەین لەگەڵ دەوروبەرمانە چۆن مامەڵە بکەین لەگەڵ ننک و باپیرەکانمانە لە کەسە بەتەمەنەکانی ناو کۆمەڵگەمانە نی مناڵەکەت مناڵ فێر بکرێت لە پرۆگرامی هەر لە باخچەی ساوایانەوە کە گەورە ئەبێ هەتاوەکو ئەچێتە زانکۆ ئەبێ فێر بکرێ کاتێ لە شوێنێکا بوو گەورەیەکە هەڵسێ لەبەری ئەڵێ وا فێرکراوەڵە منیش وەکو ئینسانم ڕاستە وەکو ئینسانی خی پەروەردگار ڕێزی لە ئینسان ناوە بە تەواو لەگەڵ ئەوین لە گەورە و پچووکۆکو یەک سەیرەکرێ بەڵام کاتێک گەورەیەکا و ئەبێتۆ هەستی لەبەری ڕێزی لێ بگری ئەمە لێرەوە کە ئەم پەروەردەت کرد وردە وردە ڕایەت لەسەرەوەی کە چۆن پەروەردە بکە چۆن مامەڵە بکە لەگەڵ ئەوانی دەروبەریە بەتایبەتی بەتەمەنەکان کە گرنگە ئەمڕۆ ئیشیان لەسەر کرێ چونکە بیرمان نەچێ هەموو یەکێک لە ئێمە قۆناغی بەتەمەنی ئەبڕێت بەس بمێنێت چونکە ئینسان بەسێ قۆناغاتی ئەپەڕێ یەکەم قۆناغی تفولە مناڵی قۆناغی شەبابی گەنجێتی قۆناغی شێخوخەیی و پیرێتی لەم سێ قۆناغە ژیان بەدەر نییە هەر کەسێ تەمەنی هەبێتە ئەم سێ تەمەنە ئەبڕێ کاتێک لە تەمەنی مناڵیایت وا نەزانی تر هەر بۆ تەمەنە ئەمێنیتەوە کە گەنجی و پڕهێزی وا نەزانی هەر هەمیشە پڕهێزی ڕۆژگارێکی تۆش بە گۆچان ئەڕۆیت کەونێ ئەڵەن ئەڵە کاتی سیرەکە بە گۆچانەکە پیرەکە ئەڕواپی ئەەکەنێ پێی ئەڵە ڕۆڵە چۆن پێ ئەەکەنی بێ چەندانی وەکو تۆ گەنج ئێسەوە تا لە ژێر خاکە من ئێستا ماومەتۆ بەم تەمەنەوە بە گۆچانەکەی خۆمە ڕۆم کەواتە ئەمانە هەموو ئەم شتانە لە بواری پەروەردە و پێگەیاندنە ئێمە لەوە بەڕاستی نەقس و کەمیمان هەیە کە نەمانتوانی ئەو بکەین طبعاً ئەمە کێشەکە هەر ئەوە لەوە ئەبینەوە کە کەسێک کە دوای ئەوە کە ئیتر خۆی بەلاوە گرنگ بێت خۆی سنتەر بێ خود سنتەری بێت ئیتر بیر لەوە ناکاتەوە ڕێز بۆ ئەوانی کە بەها بۆ ئەوانی کە دابنێ گەنج کە سەرەتا کە پێ ئەگا لە تەمەنی 18 ساڵ بۆ 25 ساڵ
ئەڵێ ینی هیچ کەسی بەلاوە گرنگ نییە ئەڵە خۆم مەسەن بڕیار لای خۆمە خۆم چۆن بیرەکەم و ئازادی تۆ لە سنوورێکایە کە ئەبێ ئەگاد لێبێ ئازادی نابێ ڕێزی تۆ وەکوڵە احتیرامی تۆ لەو سنوورە دەربکە کە ئەمە دووشتی زۆر جیاوازن ڕێزگرتن شتێکە و ئازادی شتێکی ترە من ئازادم چۆن بیرەکەمەوە بەڵام ئەبێ ڕێزیش لە تۆ بگرم تۆش چۆن بیرەکەیتەوە بیرکردنەوەی تۆش بەلامۆ گرنگ بێ چکە گەر من هەر بیرکردنەوەی خۆم بەلامۆ گرنگ بێ بە ئازادی بزانم و تۆ پێشێلکەم ئەوە من نەمزانیەوە لەمانای ئازادی تێنەگەیشتم چکە ئازادی مرۆڤەکان هەموویان وەکو یەکوان لە گەورە بۆ بچووک هەمووی ئازادە چۆن بیرەکاتەوە چۆن هەڵسوکەوتەکە بەڵام دوجار ئێمە لەناو کۆمەڵگەی کوردیە بە ئەتوان بڵم بە بازنەیەک دەورە دراوین کە ئەو بازنە و ئیتارەی بۆ دروست کردوین دابوونەریتێکمان هەیە دابوونەریتێکی جوان و ڕەسەنمان هەیە لە مامەڵەکردنە لە زۆر شتە ئەکرێ دابوونەریتمان هەبێ هەڵە بێ بەڵام زۆرینی دابوونەریتەکانمان دابوونەریتی جوانن و دابوونەرین کە خزمەت بە مرۆڤایەتیەکەن بە تایبەتی لەگەڵ پیرە مەسەلەن پیر کەسێکە بە تەمەنە دەسی ماچەکەیت زۆر گرنگە دەست ماچکردن گوێی بۆ ئەگریت پیر پێویستی پێویستی کە تۆ گوێی بۆ گری قسە بکات و باسی خۆی و بۆ بکە باسی چی بۆکە باسی گەنجێتی خۆی و بۆکە ئەویش کە چەند ئازا بۆ وەکو تۆ لێ هاتوو بۆ وەکو تۆ جوان بووە وەکو تۆ خاوەن مەکانت بووە بەس ئێستا ئەوێ ئەوت پێ بڵە ئەها ئێستا وانە ماوم هەموو چیرۆکەکانی ژیانی خۆی و بۆ باسەکە یەکی تر لەوانە ئەوەیەکەوە کە تۆ پیرت بینی هاوکاری بکەی یارمەتی بدەی چکە توانای جەستەیی لاواز ئەبێ کەمە بێتەوە لە پاسە جاری وایە پیرێکێت چەند گەنج دانیشتووە یەکیان هەڵناسن بەڵام زۆر جاریش ئەبینین گەنجەکانمان زۆر بە شعورن لەگەڵ پیرێکێتە ناو سیارەکە یا ناو پاسەکە یەکسەر هەڵەسێت و جێکەی بۆ چۆڵەکە کە ئەمە ئەو پەڕی ینی ئینسان هەست دەکات دڵی خۆشە بە هێشتر ئەخلاق لەناو ئەم کۆمەڵگەی ئێمە ماوە ئێمە گەر باسی بەها ئەخلاقیەکان بکەین ڕێزگرتن لە پیرەکانمان جوانترین بەهای ئەخلاقیە گرنگیدان بە پیرەکانمان جوانترین بەهای ئەخلاقیە بۆیە ئەگەر بمەوێ من کەسێکی خاوەن ڕێز بم ئەبێ ڕێز لە خۆم بگرم کە ئێستا ڕێزم لە خۆم گرت ڕێز لە سبەینێ ڕێز لە خۆم ئەگیرێت دیسان جارێکی تر ئەو قەرزە وەرئەگرمەوە کە بەخشیومە بە بەرانبەرەکانم فرمودەیەکی پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەس لە کاتی خۆیان ڕێز لە پیرێ بگرێ کە گەنجە کاتێک چوو ئەو تەمەنە کە پیر بوو کەسانێک هەن ڕێزی لێ ئەگرن کەرامەتی ئینسانی پێدەن وەڵی ڕووی ڕۆحیە و ئاسوودەیەکەن با پیرێک ئەوەندە دڵخۆشە کاتێک کە دانیشێنەوەکەی گوێی بۆ ئەگرێ قسەی بۆ ئەگێڕێتەوە وازانی هەموو دنیاهی ئەوە خۆشحاڵە بێ بەو دیدارە کە لەگەڵنەوەکەیە ئەیکا یا کاتێنەوەکەی سەردانی ئەکا یەکی تر لەو خاڵانە سەردانیکردنی بە تەمەنەکانمانە خۆ ئەگەر ئەم بە تەمەنە کچووکوڕی نەبوو ئەوە واجبە لە سەرشانی ئولول ئەرحام کە ئەوانەی کە قەرابەتیان هەیە لە کچەزا و ئەمانە خوشک و کچەزا و کوڕەزا ئەمانە ئەبێ ئەوانە خزمەتی بکەن وەکو کۆمەڵگەی ڕۆژئاوایی نابێ یەکسەربی بێ بۆ هین ئێمە لەم ماوە دراوسەیەکمان هەبوو تەعزیەکیان هەبوو طبعاً تۆزێ دوورە پرسیارەکەم کێ وتیان ئەمە پووری مێردەکەی بووە وەجاخی کوێر بۆ مناڵی نەبووە کە شووی کردووە مێردەکەی مردووە ئیسا چەند ساڵە لای ئەم پیاوەیە ئەم پیاوە لەگەڵ ژنەکەیە چەند ساڵە خزمەتیەکەن لە جێگە کەوتووە خزمەتێکی زۆر چاک ئەمە چەند گرنگە چەند مهمە چەند مای دڵخۆشیە بۆ کۆمەڵگەکەمان کە ئەوە کاری یەک بە یەکمانە کە ئێمە بەمە ئەجریشمان دەسەکەوێ لە ڕووی کۆمەڵایەتیشەوە زامنی کۆمەڵگەیەکی زۆر باش و تۆکمە ئەەکەین و خۆشی و ئاسوودەی لەناو کۆمەڵگەکەمانە ئەبینین کە ئەوش گەنجان ئەمڕۆ چکە گەنجی ئەمڕۆ ئەتوان بڵم نەوەی ئەمنەوە کە ئەبێتە مەسەلەن بە تەمەنەکانی داهاتوو ئەتوان بڵم زۆر شتیان نییە ئەو شتە باشانەی کە قەدیمە هەبوو ئێستا وردە لە دەست چووە بەڵام باشترین شتێک کە بمێنێ خزمەتکردن و ئاگاداربوونی خێزانە کاتێ خێزانەکەت تۆکمە بوو ئەگەر کێشەی دنیاشت هەبێت چویتە مەناو ماڵەکەتەوە لە ناو خێزانەکەی خۆتە ئاسوودە ئەبی جاگەرە و کاتە خێزانەکەت لە نەنکێک و باپیرێک و دایکێک و باوکێکی پیر پێکاتە بێت